دەوری دەسەڵاتە بتوێنێتەوە پارتی نایە دەسەڵاتی خۆیبارە دەست یەکێتی یا پەکەکە یا حیزبێکی تر ئەو مهم وێ بمێنێت دەسەڵاتە ئەمە حەقەتە بەڵام ئەوەی کە پەکەکاییکە من بەکاری شۆڕژەڵانە ێزانم دوژمن هەر دوژمنە لە هەر شوێنێک بێ ئەلمهم ئەو خەبات دەکا کۆتایی نایە من پێم وایە مەسەلە پەروەردەکەیە مەسەلە پەروەردەکەیە لە منهەجی قوتابخانەکانە ئەبێ ئەمانە بە عەلامەی ئیسماعیل لەسەر بنووسێ ئەم تاوانانە ئەمە تاوانە من غەڵەتم کردووە مناڵەکەم تاوانی چییە؟ مناڵەکەم لە ئێستاوە لە قوتابخانە فێر بکرێ بڵێ باوکی تۆ غەڵەتی کردووە ئەو چیرەی کڕۆی ئەمەی کردووە غەڵەتی کردووە یەکگرتن ئێمە دوژمنەکانمە زۆر بەقەوتن تێگەی بە قوربان هەرچی پارە و سەروەت و دەسەڵات و ئەنواع ئەجزە بەکاردێن بۆ ئەوەی کە کورد یەک نەگرێ لەگەڵەوەشە ئێمە میلەتی دڵسافین تێگە بە قوربان هەرچی وتی فەرم و پشکەوەڵین قوربان هەموو شتێک بەدڵی تۆکەین ئەمە مەسەلەکەیە کاکەجان ئێمە ئەگەر یەک گوتوبین هیچ میلەتێک بە خۆت میلەتی کورد بە تەحەموڵ نییە خاوەنی ئەنفالە خاوەنی چیمە ئامادە بوو بە شۆفڵ گڵی بکات بەسەرا بەڵام ئامادەن و خاکێ بەجێبەڵە ئەگەر بێتەوەمانە هەمووی یەک بن ئەگەر کەڵەیەک حکومەتمانەیە گەر ئەو حکومەتە هەر حکومەتە بێ ئەبێ سەربەرشی ئەم وەزعانە بە عام کێشەی کورد بە عام کات ئەمانەیە هەموو کورد هەمووی تەباو یەک بێ هەمووی برای یەشین تێگەی ئەبێ ئێمە حکومەتێکمانەیە هەمووی بەیەکەوە وەکو باوچێک سەرپەرشی وەسعەکە کات ئیتر ئێمە چیمانەوێ ئێمە ئەمانەیە بەس ئاژاوە مشاغیب لەم کوردستانە نەبێ خەڵکەت و هاوڵاتیان هەمووی وەکو برا و خوشک و برای یەک هەمووی من بەڵێ دژی شەڕی ناوخۆم پێمان خۆش نییە هەموو برای یەشین هەموو کوردین هەموو برای یەشین شەڕ و ئاژاوە بۆ بێ ئێمە کوردین لە پێش هەموو شتەکە شیوعی بین پارتی بین یەکێتی بین پەک بین هەرچی شتێ بین ئێمە کوردین هەموومان مافێکمان هەیە مافەکە چییە ڕزگاربوونی کوردستان هەر چوار پارچەکە نەک پارچەیەکی ئێمە هەموو هەوڵین ئەمە هەمومان هەر یەکێک لە کوردستانی ئێمە خزمەتی کردو و پێشمەگە بۆ شاخەوە لەبەر چی ڕۆحی کوردایەتی تیا بۆ لەبەر خاترەوەی کە سبەینە سەر سۆر نەبێ بڵێ وەڵام من خزمەتی بەم خاکە کردووە ئیتر کوردبی پاکبی شیوعی بە هەرچی شتێ بێ مەسەلەیەکمان نییە بەس ئێمە ئەبێ چی بین ئەبێ مەسئولینەونە عاقل بێ بە شێوەیەکی وا لە تەسەڕوفات کار ئێمە نەبین بە دوژمنی یەکتری کاکە لە دوژمن ئێمە لە دوژمنایەتە چیمان خۆڵخانەوەیەکی و پارتی چەند ساڵ شەڕیان کرد لە زەررە زیاتر چیمان دەستکەوت خەیری خەساری دنیا و قیامەتیش بووین ئێمە ئەبێ چی بکەین ئێمە ڕۆحی برایەتی دروستکەین ئەبێ ئێمە کەساتێکی دروستکەین خۆشەویستی لە بینی یەکتریە هەچی شێوەیە بێ بە شێوەیەکی ئێمە ئەگەر لێک نزیک بین و بتوانین بە شێوەیەک بگەینە گفتوگۆ لەگەڵ یەکتریە هەچی مەشاکیلی بێ حلە